ماوڵاتیە زیان پێگەیشتوەکانەوە نەڕۆیشتوون. ئەوەی دەیبینین حاڵی ئەو ماڵە هەژارانەیە کە لە ناوچەی تانجەر و شاری سلێمانی نیشتەجێن بەهۆی کارکردنی کۆمپانیایەک لە نزیک ماڵەکانیان لە کاتی بارانباریندا ئاو چوەتە ناو ماڵەکانیانەوە و زیانی زۆری پێگەیاندون. گڵەکەی هێنا کردی ئەو یاڵە چی لێ کردووە ئیجە لەوێ پەنگی خوازەوە دەسەرەوە هەمووی هەرەسی هێنا ئەوە خۆی چەمەکەی کرد و ئاوکاتن ناو ماڵەکانەوە ئەوە خۆی شیو بوو پێمان وتمان ئەو گڵە لەوێ یێتە خوارێ هیچ بەخسی کەسی نەکرد ئەساوە تا ئاوەکەت لەسەرەوە هەرەسی هێنا و ئاوەکە پێشی چەمەکەی کرد و ئاوکاتن ناو ماڵەکانە. ڕووداوەکە بەهۆی هەرەسێنانی قڕولیتەوە ڕووداوە بە شێوەیە قڕولیتەکە ڕێڕەوی ئاوەکەی بە ئاراستەی ماڵەکان گۆڕیوە جگە لە کەمتەرخەمی کۆمپانیاکە لە کاتی ڕووداوەکەشدا تیمەکانی شارەوانی بۆ ڕزگارکردنی ماڵەکان ئامادە نەبوون. خاوەن ماڵەکانیش دەڵێن هەوڵەکانیان بۆ لابردنی قڕولیتەکە شکستی هێناوە. بەبوونەی ئەو کۆمپانیایەوە دوو ڕۆژ لەمەوە پێش گڵی هێنا ئەوێەوە پێش ماوەمەی کەرەوە کە بارانباری بۆ ئێمە زەرەری هەیە ئێستا تا گڵەکە کەوتۆتە خوارەوە و ماڵێمە پڕ بوو لەوە باڵێ دوێنێ چوین پێماوت جوابی نینەوە. ئەو هاوڵاتیانەی لەم گەڕەکەدا دەژین باز لەوە دەکەن بەهۆی هەژاری و نەبوونیەوە ڕوویان لەم ناوچانە کردووە ئێستاش بەهۆی خراپی گوزەرانیانەوە جارێکی تر بنیادنانەوەی ماڵەکانیان لا ئەستەمە و داوای قەرەبووکردنەوە لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەکەن. ئەو هاوڵاتیانەی کە ئەو چوەتە ناو ماڵەکانیانەوە و زیانی پێگەیاندون دەڵێن ئەگەر قەرەبوو نەکرێنەوە سکاڵا لەسەر کۆمپانیاکە تۆمار دەکەن. بەڵنی ئەو کۆمپانیا وڵات 34 ساڵە لێرەم عیبی نییە ئەو کۆمپانیا هاو بە بیرروشتی نازەمنینەوە توشتەینی کردووە ئەتر ئەو خۆڵە پڕی کردێتەوە هەرەسی هاوردوو ئاوکاتۆ بۆ ماڵ ئێمە وەڵا لە ماڵمان وەڵاترەوە ماڵەکەمە ئەیبینن سەلاجە و جەمیجتر هەچی شتە لە ناو ئاوایە یەک شوێنم نییە وەڵا هەرەبێ لێدابم ئێستا نازانم ڕاقیبەکەی بوو هاوتی من 4 فەرشەکۆن و بێنم ئەزانێ من سوالکەریم بۆ 4 فەرشەکۆنەی ئەوە ژین ئەو ئاواکە هاتوتە ماڵم خەریکە خانۆکە ڕوخێ بەسەرمە ئەگەر بەڵێنەکەمان نەبەنە سەر ئێمە شکال لەو کۆمپانیای شەکەین مزارعکەین هینە سەر جادە چکم ژیانمان زۆر ناخۆشە لێرە زۆر ناڕەحەتین یانی مناڵمان خۆمان هەمومان بە مەترسیە خەوین شەوانەوە ماڵە شەو نێنین بڵێن با مناڵەکانیان بزانین نەخنکاون لە ئاوا. گەڕەکی تانجەرە و گەڕەکێکی هەژار نشینە وەک دانیشتوانەکەشی دەڵێن لەلایەن شارەوانیەوە پشتگوێ خراون و زستانان مەترسی لافاویان لەسرە و هاوینانیش بەدەست نەخۆشی و مار و مێروەوە دەناڵێنن هاوکات بەهۆی مانەوەی قڕولیتەکەوە هێشتا مەترسی دووبارەبوونەوەی ڕووداوی هاوشێوە لە ئارادایە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.